نەخۆشخانەی بوژانەوەی دڵی سلێمانی بەهۆی نەمانی مەوادی پزیشکی نزیک بووەتەوە لە ڕاگررتنی سەرجەم نەشتەرگەریەکانی. قەستەرە و شەبەکە و باڵۆن ماوەی 2 ڕۆژە لە نەخۆشخانەکە ڕاگیرا و پێداویستیەکانی نەخۆشخانەکە دابین نەکرێت. هەفتەی داهاتوو نەشتەرگەریە گەورەکانیش دەوەستێت. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت پێداویستیەکانی نەخۆشخانەکەیان بۆ دابین ناکرێت. پێیان وتون ئەولەویات بۆ موچەی فەرمانبەرانە، ئەگەر پارە مایەوە دواتر پێداویستیەکانی ئەوان دابین دەکەن. ئەگەر بین و سەیری ئاماری ساڵی 2021 بکەین لەم نەخۆشخانەیە نزیکی 5,000 قەستەڕ ئەنجام درراوە و نزیکی 2300 نەشتەرگەری شەبەکە و باڵۆن ئەنجام درراوە کە باوەڕ ناکەم بە هەموو نەخۆشخانە تایبەتەکانی کوردستانەوە ئەوەنە نەشتەرگەری قەستەڕ و شەبەکە و باڵۆنی تێدا ئەنجام درابێت. ینی بە دڵنیایەوە تاکە کێشە کە ئێستا لەم نەخۆشخانەیە هەبێت نەبوونی پێداویستی پێویستە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە. ناپزیشکەکانمان بە خۆشحاڵیەوە 24 کاتژمێر لە ڕۆژانی پێشووتردا ئامادە بوون بۆی کە قەستەڕ و شەبەکە و باڵۆن بۆ ئەو نەخۆشخانەی کە ڕوو لە نەخۆشخانەکەمان دەکەن بکەن بە شێوەیەکی کتوپەڕیان. کارتی گشتی تەندروستی سلێمانی تا دێت خراپتر دەبێت و حکومەت و ئیدارەی خۆجێیی ئەم شارەش لی بێدەنگن. بێدەنگی و چارەسەر نەکردنی گرفتە تەندروستیەکانی ژوا دەکات ببینە شاهیدی مەرگی ئازیزانمان، بەتایبەت لە نەخۆشخانەکانی هیوا و سەنتەری ژیانەوە و بوژانەوەی دڵ. نەمانی دەرمان لە نەخۆشخانەی هیوا و لە کارکەوتنی ئامێرەکانی سەنتەری تیشک و سەنتەری ژیانەوە مەترسی لەسەر ژیانی 800 نەخۆش دروست کردووە. ڕاستی دڵنیایی ناتوان لەلایەن خۆمەوە من دڵنیایی بم بەی هاوڵاتیە چونکە مە مەترسی ینی پەیوەندی بە ژیانی نەخۆشەوەیە. ئەم بە هاوڵاتیان بڵێم هۆکارەکەوەی لە بانکەکانەوە شایستی دارایی بۆ کۆمپانیەکان سرف ناکرێت. ئەو پێداویستیانەی کە بۆ نەشتەرگەری قەستەڕ و شەبەکە و باڵۆن بەکارێت ئەو بڕەپارەی کە پێویستە پارەیەکی زۆرە لە ئەنجومەنی وەزیران وەزاری داراییەوە مانگی 450 میلیۆن بۆم نەخۆشخانەی دابین کراوە، بەڵام لە ئێستادا لە بانکەکان بڕێکی زۆر کەم پارە بۆ کۆمپانیەکان دابین دەکرێت. ینی لە ساڵ نازانم 2-3 چەندێکە، ینی کۆمپانیاکە چێت داوای لاانە میلیارێکی لای حکوومەتە ئەچێ 50 میلیۆن بەشی 2 ڕۆژی ئیشکردنی ئەم نەخۆشخانەیە ناکات. ینی زیاتر کێشەکان لەوەیە کە بانکەکان بە بیانووی ئەوەی کە موچە خۆران دەدەن بانکەکان پارەی تێدا نەماوە ناتوان شاستە دارایەکان بۆ ئەو کۆمپانیانە دابین بکەن کە بەداویستی پزیشکی بۆ نەخۆشخانەکەمانێنە. پەیام لەسەر گرفتەکانی تەندروستی لە سنووری سلێمانی پەیوەندی کرد بە تەندروستی سلێمانیەوە، بەڵام ئامادە نەبوون لێدوان و ڕوونکردنەوە بدەن. بەشێک لە چاودێرانیش دەڵێن ئەم پشتگوێ خستنەی کارتی گشتی تەندروستی بۆ ئەوەیە هەنگاو بندرێت بۆ بەرەو نیمچە تایبەتکردنی نەخۆشخانە گشتیەکان، ئەوەش ڕاستە و خۆ دەخستنە بینەقاقەی هەژاران و کەم دەرامەتەکانە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.